کەرکووک لە ڕابردوودا ماستەر پلانی خۆی نەبووە، لە ئێستا دانگاوەکانی دروستکردن و دانانی ماستەر پلانێک بۆ کەرکووک دەچێتە بواری جێبەجێکردنەوە. سەرپەرشتیاری دانانی ماستەر پلانی کەرکووک باس لە هەنگاوەکانی دروستکردنی و پرۆژەیە دەکات کە بۆ 15 ساڵی داهاتوو سوودی لێوەردەژیرێت. زۆر تشتێکی زۆر گرنگە، هەموو تشتێکی داناوە، بڵێن مەسەڵەن بڵێن سەوزاوی منطقەی خەزرا لە سەتا جاران لە سەتا یەک بوو، ئیستا کردومانێتە سەتا چواردە. مەکتەب و مستەشفا و جادە و سەکەن و هین هەمووی حازری کردووە بۆ مستەقبل. سەنەتی الهەدەف پێڵێن ئەوە حتا ئەو ساڵی حتا 2037 لە 2037 هەمیسان تەجدید ئەکرێتەوە، هەمزێرە دووبارە ئەکرێتەوە سێرکین چی بوو چی نەبوو. ئەوە زۆر گرنگە، ئەمانەوێ هەموو خەڵکە هاوکاریمان بکاتەوە، یارمەتیمان بدات بە حتا ئەم مەشروعە نەجاحەت بێنێ. بەڕێوەبەری شارەوانی کەرکووک ئاشکرای دەکات پرۆژەی ماستەر پلانی کەرکووک بۆ ماوەی 60 ڕۆژ بڵاو دەکرێتەوە بۆی لەلایەن خەڵکانی پسپۆڕ و ئەکادیمیەوە دەوڵەمەند بکرێت. مدەی 60 ڕۆژ ئەترازاتی هەموو ئەو دەوائر و ئەو خەڵکانی کە ئەم ماستەر پلانە تازەیە کە ئەخرێتە بەرەو ڕووی ئەو کەسانە، هەر کەسی ئەترازی کێبێ ئەیێنێ بۆ شارەوانی لە ڕێی شارەوانیەوە دوای ئەوەی 60 ڕۆژەکە تەواو بێ دراست ئەکرێتەوە بۆ ئەوەی بە دوادواچوون بۆ ئەو داواکاری یان سکاڵا یان ئەترازێکی هەر کەسێ بێت بۆ ئەوەی ئەگەر مەجای گۆڕانکاری لەو پرۆژەیە هەبێ با بڵین ئیشی تیا بکرێ و بە شێوەیەکی ئەندازیاری با بڵین چاکرێتەوە. ئەمە خۆی تەسمیمی ئەساسی شاری کەرکووکە. ماستەر پلان دەبێتە بناغەیەک بۆ گەشەکردنی هەر شارێک کە لە ڕێگەی ئاسانکاری بۆ فراوانکردن و خزمەتکردنی ئەو شارە دەکرێت. گرنگی ئەو پرۆژەیە بۆ کەرکووک لەوەدایە دەرفەت و هەلی کاری گەورە لە هەموو سێکتەرەکانی خزمەتگوزاریدا بۆ شاری کەرکووک دەستە بەردەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.